ئەمشەو جارێکی تر دکتۆر عەبدولەتیف بەرنامەیەکی بەبێ ئەوەی کەس بەرامبەری دانیشتێ خستە سەر خەرمانی 19 مانگ قسەکردن دژی ئیسلامی و دژی مجاهیدانی ئەهلی ڕیباط لە ئەرڵی ڕیباط. ڕاستەکە بە هیچ شێوەیە حەزم لە متابعی ئەو جۆرە بەرنامە ئەو جۆرە قسانە نییە، بەڵام دڵنیا بووم لەوەی خەڵکی دواتر پرسیارەکانی ڕوەکەنەوە من زانیاریەکانی ڕوەکەنەوە من وێ بە گرنگم زانی گوێی بۆ بگرم و بزانم ئامانجی چییە لەم بەرنامەیە بەڕاستی. ینی ئەم هێشتا 4-5 ڕۆژە بێ بەرنمەیەکی تری کردووە، ئامانجی چییە لەم بەرنامە دووبارە دانیشێتەوە لە هەمان کەناڵە قسە بکە. ینی مەجێگەی سەرنجە خەڵگە پرسێ ئەوێ بڵێ چی تازەی پێ لەمە کە بەداخەوە هیچ شتێکی تازەی پێ نەبوو جگەل لە تۆخکردنەوەی کۆمەڵشتی هەڵە و خۆسەلماندن بۆ ئەو شتە هەڵانە و ئیشکردن لەسەر چەسپاندنی ئەو شتە هەڵانە بە چ ئامانجێک تا ئێستا بەڕاستی من تێنەگەشتم ئامانجە استراتیجیەکانی پشت ئەم بەرنامەی ئەوێ چی بڵێ چی بکات. یەکەم ئەڵێ دکتۆر عەلی ناتوانێت بە عەرەبی ئەو قسانە بکات. 3 ڕۆژ لەمەوە پێش لە تویتەری دکتۆر عەلی قەرداغی ئەو قسانە هەمووی بە عەرەبی بڵاو کراوەتەوە. ئیتر باسی کاتی تر و شوێنی تر و خوتبەی تر و مەوزوعی تر واز لێ بێنن کە چەندێک باسی کردووە. هەر 3 ڕۆژ لەمەوە پێش ئەو قسانە بە عەرەبی نووسیوێتی. دووەم ئەڵێ بە باشی نازانین مسلمانان پارچە پارچە ببن و بە حیزب پارچە پارچە ببێت و نابێ مسلمانان دابشکرێن بەزەر ئەحزابا و یەکسەر وەک هەمیشە ناوی یەکگرت و کۆمەڵ دوانەیەکی سەر زمانیەتی بەردەوام. ئەمانە بەنمونەیەنێتەوە کە مسلمانان دابش بوون بەهۆی ئەمانەوە. بەجددی لە کوردستانە دابشبوونی مسلمانان تەنها بریتی لەوانەی بوون بە یەکگرت و بە کۆمەڵ. ئەو هەموو مسلمانەی تر کە بوون بە پارتی بوون بە حیسک بوون بە شروعی بوون بە یەکێتی بوون بە نەوەی نوێ بوون بە گۆڕان بوون بە حیسک، ینی هەموو حیزبانی تر لە کوردستانان دابش بوون بە سەریانە ئەمانە مسلمانانیان دابش نەکردووە یان ئەو حیزبانە هیچی بە مسلمان نازانێت، تەنها ئەو حیزبانە بە مسلمان نازانێت کە ئیسلامی. ئەگەر وایە قسەیەکی ترە ئەگەر هیچ ئەوانش بە مسلمان نەزانێت کەواتە بۆچی بۆ ئەوان گلەیی نییە کە مسلمانانیان دابش کردو. لە کاتێکا ئیسلامی لە کوردستانە ئەگەر چی حیزبی جیا و پرۆگرامی جیا و ئوسلوبی جیا و ڕێخستنی جیاوازی هەبێ، بەڵام ئەوەندە دش بە یەک نەبووە کە بوو بن بە مشکیلە و سەر ئێشە بۆ ئێمە و بۆ خەڵکی و بۆ مسلمانانیش. پێچەوانەی ئەو حیزبانەی تر کە کوردستانیان دابش کردو بەهۆی جیاوازیەکانیانەوە، بەهۆی جیاوازیەکانیانەوە ساڵ پەنجاوێکی خاکی کوردستانیان لە دەستداوە، بەهۆی جیاوازیەکانیانەوە دەیان هەزار مناڵی ئەم کوردستانە ڕۆڵەی ئەم کوردستانە پیاوی بەجەرگی ئەم کوردستانیان کوشتووە لە نێوان یەکتریە. ینی نابینن جیاوازی حیزبەکانی تر چی بە کوردستان کردووە. بەس ئیسلامیەکان مشکیلەن و کۆمەلگیان دابش کردووە. ئەم تەرکیزکردنە لەسەر ناوی ئیسلامی، ئەم هەموو بەڵاهێنان لەسەر ئیسلامی، ئەم پیاوەیە چی بڵێت ئەوێت چی بکات. سێم بۆ جاری دووەم لە نیو هەفتە نەبوو هێشتا لە کەناڵی ڕوودا و قسە دەکات دژی ئیسلامی و بۆ نیو جاریش لە تەمەنیا داوای بەرنامەیەکی نەکردووە قسە بکات لەسەر معاناتی خەڵکی. ینی معقولە هێشتا هەفتەیەکی بەسەرا نەچووە لە هەمان کەناڵ لەسەر هەمان تەوەرە داوای بەرنامە بکەیت و بەرنامە بکەیت و ئەم جارە کەسیش نێنیتە بەرامبەری خۆ بە ئیسراحەتی خۆ قسە بکەیت، بەڵام لە هەموو عمر تاگیە نیو جار لە هیچ شوێنێکەوە بەرنمەیەکە نەکردوێ لەسەر موچەی ئەو خەڵکە، لەسەر ناڕەحەتی ئەو خەڵکە، لەسەر ئاو کارەبای ئەو خەڵکە، لەسەر ئاو جادی ئەو خەڵکە، لەسەر معاناتی دانەوەزراندنی گەنجانی ئەو وڵاتە، لەسەر ئەو هەموو نەهامەتی کە تاکی کوردی تیاژی. هۆکارچیان چوارەم چەند جار باسی ئەوەی کرد کە نابێت لە ناوخۆی کوردستان ئاژاوە بجێڕی و بە ئاشرا حکومەت، ینی بە ئاشکرا حکومەتەدا هەنایە دژی ئیسلامیەکان. لە کاتێکا کەس لە کوردستانە بەقەدەر ئیسلامیەکان پابەند یاسا نییە، مێلیشەکانی گوڵەخانە بە نمونە، ینی ئەو ناتوانێت تەنانە باسی حیزبیش بکە کە حیزبێکی ئەوەنەیە مێلیشیای هەیە لە بینی دوو برایە شەڕ و کوشتن و گرتن و فراندن هەیە، هەڕەشەی تۆباران هەیە. ئەوە هیچ مشکلەی نییە، ئەوەی ئاژاوەگێڕی نییە، بەس جارێک و دوو دە جار باسی وەکە نابێت لە کوردستان ئاژاوەگێڕی بکەین. کام ئیسلامی لە کوردستانە داوای ئاژاوەگێڕی کردو؟ 19 مانگە یەک جار داوای خۆپیشاندانێکراوە ئیجازەیان ناو ئیسلامیش نەکردووە، ئاژاوەگێڕیشی نەکردووە. بەعکسەوە دیارە دەکتۆر زۆری پێخۆشە ئیسلامی ئاژاوەگێڕی بکا و پیان بڵێ ئەها ئاژاوەگێڕیەکەن و یەڵادەی بەشکم ئەمانیش داخن ئێتر بە ئیسراحەتی خۆی بۆی تەخت بێ، چۆن لە هەندێک وڵاتە هەموو ئینسانە باشەکان و زانە باشەکان خراونەتی زیندان کۆمەڵە مشەخۆر جێگیان گرتوونەتەوە بە ئارەزوی خۆیان ئەلەوەڕن. هەر بەجددی ئەم هاندانی حکوومەتە دژ بە ئیسلامی مانای چییە؟ ئیسلامی لە کوردستانە کوێی ئاژاوەگێڕیە؟ چی نەکرا بە یەکگرتووی ئیسلامی لە کوردستانە؟ چەند جار بارگای نەسووتێنرا، چەند جار سەرکردەی شەهید نەکرا، دەستی بر ئاژاوەگێڕی؟ هیچ جۆرە ئاژاوەگێڕی هیچ ئەنجامدا؟ ئەمە چ توخماتێکم بەشەرە؟ ئەمە چ نەخۆشیەکان بەشەرە؟ پێنجەم هاتووەڵە 28 خاڵ نازانم 20 خاڵ ئەمەتوانم بیسەلمێنم ئیخوان بەڵای ئومەتی ئیسلامین. ئەم هەموو باسی برایەتی و نازانم چی شتە لەکوێ. شەشەم زۆربەی کاتەکەی تەرخان کردبوو بۆ هێرش بۆ سەری خوان. کەمترین ئاستی مەردایەتی ئینسان نەزانی چییە؟ ئەوەیە بێدەنگی هەڵبژێرێت لەسەر کەسانێ کە 12 ساڵە لە زیندانن،
کەی ئازاد بوون ئەو کاتڕخنیان لێ بگرێت 12 ساڵ ئیخوانەوەتان لە زیندانە ئەم هاتووە سەر و بنی باسی ئیخوانەوەی کەی بینی لە میسر لە زیندانەیە کاک بۆ وازی لێنانی بۆ شەهامەت نییە بڵێ کەی ئازاد بوو توانای قسەکردنیە بوو قسەی لەسەرەکەم کە جورئەت نییە بەرگریان لێ بکەیت یەکجار نەدوت بۆچی خرانە سجن یەکجار نەوت کاکە بۆ کو دەداگەن بەسەریانە یەکجار نەدوت بێڵم با 400 حکمی خۆیان بکەن کە ئەمانە ناکەی کە بەرگریان لێ ناکەی لەو هەموو خوێنیان کە لە ڕابع ئەو لە کودەتاکەی سیسیا ڕژێنرا کە دەستیان نەبر بۆ توندوتیژیش هێشتا هاتووی قسەیەک لەسەریان بەجددی جۆرێکە لە نامرونەتی لە نامەردایەتی کە ئینسان قسە لەسەر کەسانێ بکە کە لە زیندانان کە بە زوڵم 12 ساڵەوەتان لە زیندانە. حوتەم 90 مانگە هەموو وتارەکان و هەموو بابەتەکانی فەیسبووکی و هەموو چاوپێکەوتنەکانی لە تەلەڤیزیۆن و پەیجەکان تەرخان کرۆ بۆ دژایەتی ئەهلی ڕیبات لە غەزە کە ئەمە بەزانین یان نەزانین خزمەتکاری زایۆنیە کە ئێستا ئەوەندە کە ئەوانیسە لە جەنگان هێشتا جەنگ تەواو نەبووە قسەکردن لەم جەنگایە کە هێشتا جەنگەکە تەواو نەبووە و قسەکانە هەمووی برژێتە خزمەتی زایۆنیەکان ئەمە خیانەتە دوو هێز لە شەڕان هێزێک مسلمانە هێزێک جوولەکەیە قسەکانی تۆ لەم شەڕا ئەبێتە خزمەتکردنی زایۆنیەکان و جوولەکەکان دش بە مجاهیدەکان نابێ بیکەی ئەبێ بێدەنگ بی تەنانە دەگەر بەڕاستیشی بزانی تەنانە قسەکەش ئەگەر ڕاست بێ ئەبێ لە جەنگا بێدەنگ بیت تا دوای جەنگ ئەگەر قسەیەکە دێ بیکە بەڵام تۆ لە ناو گەرمەی جەنگەکە تەشویش 90 مانگە ئیشەکە و هەموو تەشویشەکەیش ئەچێتە خزمەتی زایۆنی. من ئەم شەو ڕاپرسیەکەم دانا کە ئەگەر لە کوردستانە لەم هەرێمی ئەمەیە زایۆنی بێن خەڵاتی 10 نەفەر بکەن یەکەم کەس کە بەشایانی ئەوەیە زان خەڵاتی بکەن کێیە زۆری نەدەن یان ناو بە مسلمانە. هەشتم دکتۆر عەبدولەتیف دەڵێت یەکەم کەس لە کوردستانە فتوای جیهادی دژی داعش دامن بوو شانازێکی گەورەی نووسیبێتی یەکەم کەس بووە طبعا هەموو علەمای ئەم کوردستانە بە هەموو ئەحزاب بە لیزنەی فتووا بە سۆفی بە هەموو بەشەرێکی سەلیمی ئەم کوردستانە جیهانی ئیسلامی هەمووی دژی داعش وەسان بەڵام ئەم یەکەمی پێبراوە پیرۆزی بێ پیرۆزبایی لە دکتۆر عەبدولەتیفەکەی کە یەکەم کەس بووە کە دژی وەک خۆی لەسەر کەناڵی ڕووداو هاانی لەگەڵ کەناڵ ڕووداوە ئەوەنە لەوەیە زۆربەی قسەکانی لەوەیەکە زۆربەی فتواگانیش کەوێتەوە ئەڵێ یەکەم کەس بووم کە فتوای جیهادم دژی داعش داوە ئەفەرین ئەی زەحمەت نەبێ خۆت ڕۆشتی بۆ جیهادەکە ئەو پرسیارەی کە لە ماوەی ئەم مانگەیە بە 1000 جۆر ئەم دکتۆرە کردیەوە کاتە فتوای زانایانی یەکێتی جیهانی زانانی مسلمانان دەرچوو 1000 نەو 1000 قسە 1000 ئوسلوبی سەقەت لەبارەی ئەم فتوایەوە ئەی خۆی بۆی نەچوو دکتۆر علی قەرداغی ئەی بۆ فلانکەس خۆی نەچوو ئەوە یعنی چی یعنی چی کەسە فتواکە بدات خۆی ئەبێ بچێ جێبەجێ کات یعنی حاکمی ئەمر دەرکات حاکمێکی محکمە ئەمر دەرکا بۆ گرتنی کەسێ خۆیە جێبەجێگا حاکمی محکمەیە ئەمر دەرکا بۆ ئەعدامکردنی کەسێ خۆیە جێبەجێگا لیژنەی فتوایەکیان لێ پرسیاری لێکرێ ئەمە چییە وەڵامی ئاياتەوە ئایا لەکوێ هێناوتە کە بێ و ئینسانە خۆشی بچێ دەی فەرموویسەوە ڕێژی خۆتی گرتەوە فەرموو جەنابەت یەکەم کەس بووی فتوای دژی داعشت داوە جیهاد دژی داعش خۆت چووی بۆ جیهادەکە بێ زەحمەت خۆت نەچووی و بە حیاتیشی ناچی ولا عمر تا تۆ جیهاد نابینی نەک نابینی تەنانەت پشتیوانی جیهادیش ناکەی ئێستا شەرمەزار نابی لە بینی هەموو ئەو قسانی خۆت کردت دژی ئەو فتوایە و دژی ئەو کەسانی فتوایان دەرکردەوە ئەو هەموو گاڵتەکردنە بەوانەی ئەڵێن جیهادە و خۆشیان ناچن ئەڵە جیهادە و خۆشی ناچێ ئەڵێ مناڵی عیب ناکەی جەنابەت ڕۆشتی بۆ جیهادێکە یەکەم کەس بووی دژی داعش ڕادگەیان. نۆیەم زۆر لە سەرۆکی شەهید دکتۆر محەممەد موسی قسەی کرد هەر بە جددی شەرمەزاریە ینی ئینسان ئەمەنە ئاسان قسە بکات لەسەر زەلامێک کە 1 ساڵ ڕێگەیان ناسەرۆک بێ و دوای ئەوە شەهیدیان کرد لەسەر مەبدە و فیکرە و بیر و باوەڕ و عەقیدە و نەهجەکەی یعنی 1 ساڵ ڕێگەیاننا و هەموو قسەکانیشی بۆی ئەوێ بیسەلمێنێ لەو ساڵیشا کە سەرۆک بووە هیچی نەکردەوە بۆ غەزە و ئەوەنە داماوە لە نەفەقەکانیشی گرتووە ئاخر عاقڵ بڵێم عاقڵ لە ساڵەکەی حکمی مرسیە هیچەوە یەقینتان نەبێت کە درۆیە و نەفەقی نەگرتووە بەڵام چه پێویستی بە نەفەقە بۆ زانی 24 ساعتە دەروازەی ڕەفح کرابوویەوە ئەزانی هەر متەقریرەکان باسی ئەوەکەن هەرچی ئامێری هەڵکەندنی نەفەقە لەو ساڵا زۆری نەیچۆتە ژوورەوە تۆ ئەزانی لەو ساڵا تێستی ئەو یتیابوو ئیسرائیل تێستی مرسی کرد هێرشی کردە سەر غەزە بزانێ کاردانەوەی میسر و مرسی چیە کاردانەوەی بە جۆرێک بوو کە ئیتر دڵنیا بوون ئەم کەسە زۆر مەترسیە ئەگەر لەسەر حکم بمێنێ تۆ ئێستا ئەزانیت هەموو عالەم متفقە بە ئاشکرا باسی ئەکەن کە هۆکاری سەرەکی لابردنی مرسی و کودەداکەی بریتیە لەوەی کە بە مەترسیان نەزانی بۆ سەر ئیسرائیل و خەواری جوورەکە تۆ یەک مزایەتەی دینی و حکمی خوا و حکمی شەرع و حکمی شەر لەگەڵ ئیسرائیلە بەسەر مرسیەکە کە 1 ساڵ حکمی کردو تۆ بۆ نایداوای بکە ئەم پیاوەتان بۆ زوڵم لێ کرد بۆ نەتانێت 4 ساڵ حکم کە تۆ بەرامبەر ئەو هەموو ستەمکارانەی 30 ساڵ حکمەکەن هەیانە 56 ساڵ و 70 ساڵ و 100 ساڵ حکمەکە
بەستەم و گەندەڵی و نەعەدالەتی قسەت نییە لەسەر یەک ساڵی مورسی قسەکەی کە هەر ئەبووای ئەوەندەی ئەو پیاوە لەبەرەوەی شەهید بووە کوژراوە بەستەم ئیتر دەمت داخستایە زمانی سەقەتت نەخستایەتە گۆشتی ئەم مەرد و ئەم مجاهیدە حیف و خەسارەت نزمترین ئاستی ئەخلاقی ئینسان ئاواکە دەیەم لە یەکە بۆ ئیخواندژایەتی داگیرکەری ئەمریکی فتوایان نایەوە و بۆ لە جەنگی پاکستان و هیندستان ئێستا فتوا نایە جارێ وتمانەوە ئیخوان لە زیندانان لە ئوردنیژەوە جیران لە جەزائیریش باشە بەڵام لە سعودی ئەوانش لە میسریژەوە 12 ساڵە لە زیندانن واز لەمان بێنە زەحمەت نەبێ دکتۆر عەبدولەتیف و هەند ئەو عولەمای کیبارانی کە ئەو بە معتەمەدیان ئەزانێ فتوای ئەوان چیە لەبارەی دژایەتیکردنی داگیرکەری ئەمریکی بۆ ناوچەکە داگیرکردنی ئەفغانستان و عێراق و ئەوانە فتوای چی یعنی فتوایەکی ئەوانە بۆ بێنە فتوایەکی خۆی بێنە کاکە خۆ تۆ بەس ئەویشەوە نییە بپرسی ئەرە فتوای لەسەر چیاوە ئەی تۆ فتواگانی جەناب کامن ئەی فتوای ئەم کاک عەبدولەتیفە و عولەما کیبارەکانی ئەم لەبارەی جەنگی پاکستان و هیندستانەوە چییە بۆ وەڵامیەوە نایەتەوە یانزە لە دیبەیتەکەدا بە دڵنیایی خۆی بە دووەڕازانیوە هاتووە لێرە لەم بەرنامەیە بە ئیسراحەت بەبێ کەس لە بەرامبەر یابێ قەرەبووی ئەو هەستی دۆڕانی بکاتەوە یا ئەوەیە گلەیەکی زۆری لێکراوە بە نەرم زانراوە بە چی زانراوە گوڵی سەرزەنش کراوە لەلایەن سپۆنسەرەکانیەوە هاتبوو بە زمانێکی گەرم و تووڕە و تند بەرنامەیەکی تایبەت و شخصی و بێ ئەوەی کەس بەرامبەری بێ قسەکە کە ئەمە جۆرێک بوو لە گرەی دەرونی وە سەلمێنەریەوە بوو کە لە بەرنامەکە خۆی زۆر بە دووەڕازانیوە دوانزە دکتۆر بە ئاشکرا دیموکراسی بە کوفرەزانێ ئەوە لە دایان بەرنامە و قسە فتوایەوە کە دیموکراسی و ئەم نیزامانە کوفرن و علمانیەتیش بە قۆنەرە ئەزانێ ئەوە لە بەرنامی پێشەوە باسی کرد ئیتر بۆ هەوڵەیە دەسەڵات وا تێگەێنێت کە ئیسلامیەکان خێون و ئەتان خۆن لە کاتێکدا ئیسلامیەکان عمرێکە بەشداری کاری سیاسین و لەگەڵ نیزامە سیاسیانە ڕێککەوتون و هیچ سەر ئێشەیەکیان دروست نەکردو یعنی ئیسلامی تا ئێستا بڵێم دیموکراسی و نیزامە کوفرە و ئەم سیستەمە هەمووی علمانی و خۆنەرێ و ئێمە نابێ وا بکەین و ئەو قسانەی وایان کردووە نەخێر سیانزە دیموکراسی و هەڵبژاردن بە حرام ئەزانێ باش حیزبی ئیسلامی بە حرام ئەزانێ بۆ علمانی نازانم ئەگە بە حرام ئەزانێ بۆ قسان لەسەر ناکەم دەڵێت ئەندامێکی کۆمەڵیش ببێتە سەرۆکێرێم من هەر گوێڕایەڵ بوو بە وەلی ئەمری خۆم ێزان ئەی بەجددی ئەندامێکی ئیسلامی چۆن بلەم کوردستانە بێ بە سەرۆکێرێم بێ زەحمەت کە دیموکراسی حرام بێ کە هەڵبژاردن حرام بێ کە حیزب حرام بێ ئەی چۆن بێ زەحمەت بە چۆن یعنی ئەو ڕێگەیە چۆنەکە پێ ئەبی بە سەرۆکێرێم تۆ ئەمە لێ حرام کردووە ولا انتخاباتە دژایەتیەکەی و نایڵی کەس دەنگی باتێ و ئیهانەی ئەەکەی ئەی چۆن بێ زەحمەت بێ بە سەرۆکێرێم چواردە زۆر بێشەرمانە باسی دکتۆر سلمان عەودەی کرد کە بە زوڵم و ناحەقیەوە لە زیندانە لەسەر یەک نووسین بیرتانیە کاتێ سعودی ویستی هێرش کاتە سەر قەتەر بە هاوپەیمانی لەگەڵ ئیماراتە داگیری بکەن بە ڕسمی قەتەر داگیر بکەن سلمان عەودە تویتێکی نووسی بوو لە تویتەرەکەی کە داوای ئەکرد خوای گەورە ئیسلاح بکات لە بینی ئەم ئیماندارانە ئەمە هەموو قسەکەی ئەو پیاوە بوو و ئەمەیان بە خزمەتکردنی دوژمنی قەتەر زانی و دەستگیریان کرد و قستیانە زیندان باشە دکتۆر عەبدولەتیف زۆر بێشەرمانە ئەڵێ وەڵا ئەم پیاوە لەسەر ئەو فتوایانە دەستگیر کراوەکە بۆ جیهادیاوە خەڵک بچن جیهاد بکەن لە ڕیزی داعش و قاعیدە یعنی ئەم ئاستە نزمن لە ئەخلاق تا ئەم دەقەل لە هیچ شکلی بەشەرێکا نەمدیوە کە خۆی بە زانا بزانێ پیاوێکی وەکو سلمان عەودە کتێبەکانی بخوێن نەبزان چ ئەدیبێکی نازکە چ عالمێکی عەبقەریە ڕەبتی بۆ ئەەکەیتەوە بە داعش و قاعیدەوە ڕەبتی بۆ ئەەکەیتەوە بە داعش و قاعیدەوە ڕەبتی بۆ ئەەکەیتەوە بە کودەتاوە شەرم ناگرێتەوە بە هەموو علەمای سعودیە کە بە سەدانن لە زیندانە ئیتیهامی کودەتاتکردن ئێستا هاتووی بە تایبەت ناوی سلمان عەودە بێ سوێند بەخوا جارێک تریش سوێند بەخوا جارێک تریش سوێند بەخوا لەسەر هیچ شتێک لەسەر مجاهیدانی غەزە لەسەر هیچ شتێکی تر لەسەر ئەم هەموو عەزیزدانی موسڵمان دڵی ئیماندارانە خوای گەورە تۆڵە لەم مەلالەتیفە نەکاتەوە سوێند بەخوا تەنها لەسەر ئەو درۆیانی کە لەسەر سلمان عەودەیکا خوای گەورە ڕسوای ئەکات هیچ گومانم نییە هیچ گومانم نییە لەسەر ئەوە ڕسوای ئەکات چۆن و کەی و چۆن ئەوان بە دڵنیایی خواخۆی باشترین تدبیری ئەکات بەڵام لەو ئیتیهام و لەو سوکایەتێ بە سلمان عەودە ڕزگاری نابێت خوا نایڵێ ڕزگاری بێت یانزە عەفو پانزە ئەڵێ تا ئێستا نەموتوە سۆفی کافرە بەحساب من ئینسانێکی تەکفیری نیم بەس چەند ملیۆن جار لە دەمی ئەم پیاوەتان بیستووە ئەسڵەن بە سۆفی ناڵێ سۆفی پێڵێ قوبوری پێڵە شەخص پەرست پێڵە سوژدەبەر بۆ قەبر پێڵێ شیرکی چەند ناو ناتۆریاوەتان بیستوەلی بۆ ئەهلی سۆفی بەکاری هێناوە هەر بەجددی تەکفیرکردن چی یعنی لەوە ناشیندرێ بێکە بڵێ قەبر پەرست ئەوە خراپەیە بڵێ کافرە ئەم خۆجوانکردن و ئەم بایانەوەی خۆیە کە بڵێ من تەکفیری نیم چێ هەیە بەقەی جەنابتان تەکفیری بێ شانزە پێم بڵێ جگە لە خۆیان لەناو خۆشیانە لەناو هەموو جۆرێکی سەلەفیانە لەناو هەموو جۆرە زانایەکی ئەهلی سەلەفانە هەر ئەو مەجموعی وەکو خۆیەتی هەر ئەوەی کە خۆی کراوە بە برا گەورەتیایە چیت دان بەخێر دانی خێر بە کەیتری ئەهلی سەلەفیانێ لە کوردستانە
نەک باسی خەڵکی تر و ئیسلامی و سۆفی و بابەتی تر. حەفدە ئەڵێ نەسیحەتی سۆفی دەکەین، خۆی ناسی کردوەوە لە نەسیحەتی سۆفیەکەی سوژدە بۆ قەبر مەبە، بەس هەنا بۆ خوا برن. ئەمە لەم شەوام قسەی کرد. یعنی چی تۆ نەسیحەتی سۆفیەکەی سوژدە بۆ قەبر مەبە؟ بەس پێ بڵێ یعنی چی ئەمە؟ کەسێ ئەمانە بکات، کەسێ سوژدە بۆ قەبر بەرێ، کەسێ هانا بۆ غەیری خوا بەرێ، تۆ بەچی ئەزانی؟ بە کافری نازانی؟ بە مشریکی نازانی؟ ئیتر بۆڵێ من تەکفیری نیم و من وانیم. هەژدە ئەڵێ وەلی ئەمری من لە کوردستان کاک مەسعودە حەفیظه الله وەڕعه، خوا بیپارێزێ وەکو ئەفەرمێت کاک دکتۆر عەبدولەتیف. زۆر باشە. ئێمە تا ئیسە وا تێگەشتە بووین ئەمانە بۆیە سەرکردە عەلمانیەکان بە وەلی ئەمرەزانن، چونکە سیستەمی وەلی ئەمری لەلایەن گۆڕاوە بۆ بەوەی کە چێ کاری بەدەستە و چێ پارەی بەدەستە و چێ حکمی بەدەستە. و وا تێگەشتوین سەرۆک کۆمارە لە کوردستانە سەرۆکی هەرێمە، سەرۆکی حکومەتی، یعنیوانی کە بڵێ وەزیفی یەکەمیان بەدەسە، ئەمانی تر ئەوە بە وەلی ئەمرێزانن. ئێمە تا ئێستا وا تێگەشتوین، بەس بێ زەحمەت لای ئەم سەعات چەنە وا تا ئێستا نەیزانیوە کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم نییە. ئێستا کاک مەسعود بەرزانی تەنها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە. پارتی چی؟ دیموکراتی کوردستان، حیزبێکی عەلمانی. باشە؟ یا ئەمەنە زیرەکی و هینەتی ختم کردووە ئەزانێ ئەبێ بڵێ کاک مەسعود وەلی ئەمرمە، بۆ چونکە سەرۆکی حکوومەت و کوڕی کاک مەسعودە و سەرۆکی هەرێمیش زاوا و برازای کاک مەسعودە و عاجز نامن لەوە و پێویستەکە وا بڵێت. ئەگینا بە چ مەنطیقێک کاک مەسعود وەلی ئەمری مامۆستا عەبدولەتیفە کە نە سەرۆکی هەرێمە نە سەرۆکی حکوومەتە، بەڵکو سەرۆکی حیزبێکی عەلمانیە. ئەی باشە بێ زەحمەت ئەو کاڵێ گەر ئەندامێکی یەکگرت و کۆمەڵیش ببن بە سەرۆکی هەرێم هەر هەمان حسابیان بۆ کەم. ئەیتر چۆن ئەیسە بەیانی ئەندامێکی یەکگرت بوو بە سەرۆکی هەرێم لا بژاردنە، چۆنی کا بە وەلی ئەمر لە کاتێکا و سەرۆکی حیزبێکی کرۆ بە وەلی ئەمر. حەز ناکەن لەما زۆر خراپ تێکەوتووە لەگەڵ ئەفکاری خۆیان و تەنها بە دوای بەدەستخستنی بەرژەوەندی و ڕازیکردنی پارتیەوەیە. بۆ ئێوێ پارتی ڕازیکە، بۆ ئێوێت کاک مەسعود کازانێ مقدسە لە لای پارتی بیکاتە وەلی ئەمر لە کاتێکا کاک مەسعود سەرۆکی هەرێم نییە و ئەمەژیش لە پێگەی و کەم ناکاتەوەکو کەسایەتی، بەڵام ئێستا و سەرۆکی هەرێم نییە. ئەم کارە بووە کاک دکتۆر عەبدولەتیف. خەریکی چییە؟ بەشداری چ پلانێکە؟ یا هەر کێشەیەکی دەرونی شخصیە کە دوو بابەتی جیاوازن. کێشەی دەرونی شخصی کێشە نێ بار بە خۆی بڵێ، بەڵام ئەگەر بەشداری بێ لە پلانگێڕیا خەریکی تاشینی بەزم و بالۆرەیەک بێ لە کوردستانە ئەویان باسێکی تر. 19 خوای گەورە ئەگەر شایانی هیدایەتی خوایە هیدایەتی بدات کە بەداخەوە 19 مانگە ئازار و سەر ئێشە بۆ ئیماندارانی زمان کوردی هەرێمی کوردستان دروست کردو و خزمەتی ڕیوایەتی زایۆنی ئەکات دژی مجاهدانی ئەرضی ڕیبات و وەلی ئەمرەکانی غەزە. 20 وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة يحسبون كل صيحة عليهم هم العدو فاحذرهم قاتلهم الله